سڵاوتان لێ بێتوەم کاتەتان باش لە شارپرێسەوە پوختەی هەواڵەکانتان پێشکەش دەکەم. سەرەتاش بە گرنگترین ناونیشانەکان دەست پێ دەکەین. لە دژی دواکەوتنی موچانمان گرتن ڕاگەیەندرا. بارزانی و سوودانی لەبارەی کێشەکانەوە بە تەلەفۆن قسەیان کرد. پەرلەمانتارێک دەڵێت حکوومەتی هەرێم ئاش بەتاڵی کردووە. دژی دواکەوتنی موچەکانیان فەرمانبەرانی بانکی خانوبەرەی گەرمیان ئەمڕۆ مانگرتریان لە کارکردن ڕاگەیاند. ئەمڕۆ فەرمانبەرانی بانکی خانوبەرەی گەرمیان دژی دواکەوتن و وەرنەگرتنی موچەکانیان مانگرتنیان لە کارکردن ڕاگەیاندووە تاوەکو ئەو کاتەی موچەکانیان وەردەگرن. یەکێک لەو فەرمانبەرانەی مانگرتنەکەیان ڕاگەیاندووە باسی لەوە کرد ئەوان دەچنە سەرکار بەڵام مانگرتنیان لە کارکردن ڕاگەیاندووە و کاروباری هاوڵاتیان بەڕێ ناکەن. ئەو فەرمانبەرانە دەشڵێن ئەرکی بانکەکەیان وەرگرتنەوەی قەرز و سوودی قەرزە لە هاوڵاتیان کارەکە ناکەن هەتا موچە وەرنەگرن. بارزانی و سوودانی بە تەلەفۆن قسەیان کرد. شاندی هەرێمیش دەڕواتەوە بۆ بەغدا و تاوتوێی کێشەکان دەکەن. پێشەوا هەورامی وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند لە ئەنجامی پەیوەندی تەلەفۆنی هەردوو سەرۆکوەزیران مەسرور بارزانی و محەممەد شیع سوودانی ئەمڕۆ شاندی حکوومەتی هەرێم سەردانی بەغدا دەکات. وتەبێژی حکوومەتی هەرێم لەبارەی دابەشکردنی موچەی مانگی حوزەیرانەوە دەڵێت ئەو پرسا یەکێک دەبێت لەو پرسانەی لە سەردانەکەدا شاندی هەرێم گفتوگۆیان لەبارەوە دەکات و ئەوەشی دەچێتە بەغدا شاندی حکوومەتی هەرێمە و لەسەر ئاستی بەڕێوەبەرە گشتیەکانە کە یەکێتیشی تێدایە. بە گوێرەی ئەو زانیاریانەی دەست شارپرێس کەوتون شاندی حکوومەتی هەرێم بۆ پرسی بودجە و موچە دەچێتەوە بەغدا و بە نیازیشە درێژە بە کۆبوونەوەکان بدات بۆ ئامانجەی لەسەر پشکی هەرێم لە بودجەی گشتی عێراق و موچەی فەرمانبەران بگەنە ڕێککەوتن. پەرلەمانتارێکی یەکگرتووی ئیسلامی لە پەرلەمانی عێراق ڕایگەیاند هەرێمی کوردستان ئاش بەتاڵی ڕاگەیاندووە و تەنیا ئەوەی ماوە بچێتە بواری جێبەجێکردنەوە. موسەن ئامین پەرلەمانتاری یەکگرتوو لە پەرلەمانی عێراق لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند حکوومەت کەڕ و لاڵ و کوێرە سەروەری نەما و ئەو سەروەت و سامانەشی لێ سەندرایەوە کە تاڵانی دەکرد و تووشێتی هەرێمی کوردستان ئاش بەتاڵێکی ڕاگەیاندووە و هەر ئەوە ماوە بچێتە بواری جێبەجێکردنەوە. ئەو لێدوانەی موسەن ئامین لە دوای لێدوانەکانی هەریەک لە وەزیری دارایی و وتەبێژی حکوومەتی هەرێم دێت کاتێک لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕایان گەیاند بە چیتر خەڵک داوای موچە لە حکوومەتی هەرێم نەکەن و ڕوو لە بەغدا بکەن بۆ موچەکانیان. جوڵانەوەی نەوەی نوێ ڕایگەیاند ئەگەر ئەم حکوومەتە وڵاتی پێ بەڕێوە نابرێت ئەوە ڕادەستی ئێمەی بکەن موچەش دابەش دەکەین. دەژڵێت ئەم دەسەڵاتدارانەی هەرێم ماڵی خۆشیان پێ بەڕێوە نابرێت. لە پەیامێکدا کە ڕاستی حکوومەتی هەرێمی کردووە و تەبێژی جوڵانەوەی نەوەی نوێ نووسیوێتی ئەگەر وڵاتان بۆ بەڕێوە نابرێت ڕادەستی ئێمەی بکەن و ئێمە موچە دابەش دەکەین. ئێوە نا حکومڕانیتان پێدەکرێت و نەهی ئەوەن تەنانەت ماڵی خۆشتان بەڕێوە بەرن. هیمداد شاهین وتەبێژی جوڵانەوەی نەوەی نوێ وتوشێتی ئەگەر تۆزێک حیا و شەرمیان هەبێت ئەوە زووتر دەسەڵات بەجێ دەهێڵن. خواتان لەگەڵ.